بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر چارەنووسی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەروە ئایندەی دۆخی هەرێمیش دەکەین دیارە بە پێ و وادەی کە بۆ جاری چوارەم سەرۆکی هەرێم دیاری کردبوو بڕیارە لە دەی شەش هەڵبژاردن بکرێ بەڵام ئێستا لایەنێک هەوڵات کە هەڵبژاردنەکە دوا بخات ئایا لێکەوتەی ئەم دواخستنە چی دەبێت و ئەڵوێسی لایەنەکانی تری چی دەبێت و بارودۆخی هەرێم چی لێ دێت چ کاریگەرێکیشی دەبێت لەسەر هەرێم بەرامبەر بەغدا و لاوازبوونی پێگەی هەرێم و هەڵوێستی لایەنەکانیش لەسەر ئەم پرسە میوانداری بەڕێز ڕێبوار حەمەد ئەندامی ئەنجومەنی باڵایی کۆمەڵی دادگەریمان کردووە. مامۆستا ڕێبوار بەخێرن سوپاسیان بەدە بۆن دەکەین سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا لەو دەست پێ بکەین ئەو وادەی کە دەستنیشان کرابوو دەی حوزێران لەو کاتەدا هەڵبژاردنەکە دەکرێت یاخود ئێستا بڵێن هەوڵی پارتی لە ڕێی سەرۆکی هەرێم بۆ ئەوەیە کە ئەم هەڵبژاردنە دوا بخرێت؟ بەناوی خوای گەورە و میهرەبان تەوەن وازەحە کە هەوڵی جددی بۆ دواخستنی هەڵبژاردن هەیە و تەوەن وادەکەش بە مەرسومی سەرۆکاتی هەرێم دیاری کرا وەکو خۆشت ئاماژت پێکرە و جاری چوارەم کە هەڵبژاردننی هەرێمی کوردستان کاتی بۆ دیاری دەکرێت ناکرێ بە دڵنیاییەوە تەبان ئەگەر جارەکانی کە تەنها دەرەنجامی دواخستنی هەڵبژاردن نەمانی میستاقیەتی انتخابات و هەروەها نەمانی میستاقیەتی ئەو وادانەی کە دیاری دەکرێت بێ ئەم جارە وازەحە کە لێکەوتەی تری دەبێت و لێکەوتەی ڕەنگە دەرەنجامی مەترسیداریشی لەسەر هەرێمی کوردستان هەبێ ئێمە دەبێت لە بیرمان بێت کە هەرێمی کوردستان خۆ ئێستا هەرەوەنی هەڵبژاردنەکە دوا دەکەوێت یان ناکەوێت و ئەکرێ یان ناکرێ پەیوەندی بەوەیە کە هەرێمی کوردستان هەموو دامەزراوەکانی لەژێر پرسیاردان ئەو قوارەی کە قوارەیەکی سیاسیە و هەرێمێکە بە پێی دەستور هەرێمێکی فیدراالیە ئەو هەرێمە لە ئێستادا خاوەنی پەرلەمان نییە و حکوومەتەکەی حکوومەتێکی ماوە بەسەر چووە و کۆی موئەساساتەکانی وردەوردە کەوتونەتە ژێر پرسیارەوە لەبەرەوە بەجددی ینی ڕەنگە دەرەنجامی مەترسیداری لەسەر قوارەی سیاسی هەرێمی کوردستان هەبێت ئەوە یەک دوو ئەشزانین کە هەرێمی کوردستان تەبان دەبوو لەو ڕۆ خۆی پێشنگ بێت بەو پێی کە ئەزمموی هەرێمی کوردستان لە ئینتیخابات و هەڵبژاردن پێش بەغدا کەوتووە و تەجروبەی هەرێمی کوردستان لە ئینتیخابات دەگەڕێتەوە پێش 2003 لە 92 یەکەم ئینتیخابات کراوە بەداخەوە ئێستاوە واقعی ئێمەیە کە هیچ هەڵبژاردنێک لە وادەی خۆی نەکراوە و هیچ هەڵبژاردنێک نییە کە دوور بوو بێ لە ساختە کاری و ئەوەی کە خۆمان بینی ومانێ لە کۆی پرۆسەکانی هەڵبژاردن بە جۆرێک کەوای کردو هەموو هەڵبژاردنەکان هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەو پەڕی بێ ئومێدیەوە ڕوو لە سندوقەکانی دەنگدان بکەن کە مستاقیەتی انتخاباتیان خستە ژێر پرسیارەوە ئەوە پێچەوانەکەی لەکوێ بوو ئەگەر ئێمە هەرێمی کوردستان وەکو چۆن بەو ئەزمونە پێشکەوتووە یارمەتیان بدەی وەکو ئەو ئەزمونەی پێشکەوتووە هەڵبژاردننی پاک و بێگەرد لە وادەی خۆی هەڵبژاردنەکانی کرد بە موەساساتەکانی فعلا شەرعیەتیان لە ئینتیخاباتەوە وەرگرت بە خاوەنی کۆمەڵێک دامەزراوەی یاسایی و نیشتیمانی باین ئێستا واقعی هەرێمی کوردستان زۆر جیا بوو ئەگەر بڵین ینی یەک پرسیاریش بکەین بڵێ ئایا دەرەنجامی چی دەبێت دەرەنجامەکانی دەرکەوتون ئێستا هەرێمی کوردستان لە بڵین لە لاوازترین قۆناغەکانی تەمەنیدایە و دەشببینی چۆن ینی دەرگا بە دەرگاوە ماڵ بە ماڵ لە بەغدا جاران هەولێر و کوردستان شوێنی ڕێککەوتنە سیاسیەکانی بەغدا بوو ئێستا تەواو پێچوانە بۆتەوە باشە بەزە یەو دروشمە چیرات کە پێش دەیانگوت دەبێت ئەزمموی هەرێم بگوازرێتەوە بۆ عێراق ئەو دروشمەش نەما وازەحە ئەنی وازەحە بەداخەوە هەرێمی کوردستانیانی نەک دروشمەکەی نەما مستاقیەتیشی نەماوە باشە مزداقیت ینی مزداقیت بەم شتانە باشە بەس پێشتر سیرکە ئێستا ینی مستاقیت چۆن بمێنێ خۆت وادەیەکت دەستنیشان کردێ بۆی هەڵبژاردننی تێدا ئەنجام بدەیت بەڵام ئێستا ینی گرفت دروستکەی بۆی هەڵبژاردنەکە نەکرێ وەتبای خەی بۆ کاتێکش کە نازانی کەی و چۆن دەکرێتەوە جارێکیکە لە کاتێکدا خۆشت هیچ دامەزراوەیەکی شەرعی و یاساییت نیە لەو ڕۆ قرارت بۆ بدە باش بەس ئەو دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن ئەوکو بەڕێز دامەش بێت تا ئێستا 4 مەرسوم دەرچێت بۆ خولی شەشەم ئەگەر ئەمە دوا بخرێت لایەن سەرۆکی هەرێمەوە دەبێتە مەرسومی 5م دەردەکرێت
دەسەڵاتی دیاریکردنی هەڵبژاردن دەڵێن لە یاسای سەرۆکایەتیان بەڕوونی دەڵێ وەکو دەسەڵاتی دیاریکردنی ڕۆژەکە لای سەرۆکێنەوە بەس دواخستنەکەی هیچ دەسەڵاتێکیان هەیە دوای بخەن هەڵبژاردنەکە یاخود کارێکی پێچوانەی یاسێ وکاحەکیمەوەی لە هەرێمی کوردستان کراوە هەمیشە چاوەڕوانی بووی بە لە ڕووی یاساییەوە بە پرەنسیپی یاسایی و بە پێی دەسەڵات و ئەوانە بکرێنا ئەو کاتێک کە پەرلەمانی کوردستان داخرا و قوفڵی لێدرا بە کام یاسا بوو ئەو کاتێک کە تەمەنی پەرلەمانی کوردستان درێژ کرایەوە بە کام یاسا بوو کە دوایی محکەمەی ئیتیحادی بڕیاریدا درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان نایاساییە لەبەرەوە یعنی لە هەرێمی کوردستان دەمێکە قەدری موەسسات و دامەزراوە و بەرەنجامی ئەوەیە کە پێی گەیشتوین ینی خۆ قەدر نەبوو بۆی قەدری و موەسسانە نەبوو بۆیە بۆ گەشتوین باشە بەزۆکو ئەو دەسەڵاتە لای کەس نییە وەکو بڵێ دەسەڵاتی دواخستنەکە ئەگەر لە ڕووی یاساکە چەندە و بەرەزوتی یاساکاری پێ ناکە ئەگەر قسە لە سەر یاسا و دەسەڵاتی یاسایی بێ معلومە بەپێی مەرسومێکی سەرۆکایەتی هەرێموادە بۆ هەڵبژاردن دیاری کراوە لیست و لایەنە سیاسیەکان لیستی کاندیدەکانیان پێشکەش کردووە و بڵێن لایەنە سیاسیەکان و هاوپەیمانێتەکان تۆمار کراون کۆمیسیۆنەک کیانەکانی پەسەند کردووە لیستی کاندیدەکانی پەسەند کردووە و قسەی لەسەر دەستپێکردنی وادەی هەڵمەتی هەڵبژاردنیش کردووە ئەگەر قسە لەسەر یاسا بێ دەبێت پرۆسەیە بە شێوەی یاساییەکەی بڕوە باشە بەس وەکو ئەوەی کێسە دەبین بەرەنجامیەوەیە کە بڵێن تەمەنی پەرلەمان لە نۆی دەی 2022 پارتی و یەکێتی گۆڕان و پێکاتەکان درێژیان کردەوە کاتە ئێوە دژی ئەو بوون ئەوە بارودۆخەیە کە ئەوەی دروست کرد ئەگەر ئەوە ڕوونێدا بە ئێستا تووشیە بارودۆخەش نەدەبووین ئێستا بەشێکی گرفتەکان لەسەر یاسای هەڵبژاردن نییە باشە کەی پرۆژە یاسایەک پێشکەشکرا لەلایەن 4 فراکسیۆنی پەرلەمانیەوە بڵە پەرلەمانی کوردستان بۆی کە تەوافق دروست بکرێت لەسەر یاسای هەڵبژاردن و یاسای هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان هەموار بکرێتەوە بە پێداچوونەوە بکرێتەوە بە کۆتاکان و بە بازنەکانی هەڵبژاردن و بە ژمارەی کورسیەکان و بە لستی تۆماری دەنگداران ئەگەر ئەوە بکرا لە هەرێمی کوردستان ئێستا ینی ئەو گرفتەی ئەو کێشەی کە لە ماڵەکەی خۆت حەلە بوو لە دامەزراوە یاسەکانی خۆت پێویست نەبوو کە لە بەغدا چارەسەریکەی بە تاکید ینی وڵاتەی خۆی وەچێ نەیویست ئەوەی کە زۆرینەی پەرلەمانی بەدەستەوە بوو نەیویست لەم قۆناغدا ئەو پێم ئەو سازانە بکرێەوە و توافقە بگرەوە ئیتیفاقی سیاسی بکرێت بەس ئێستا پارتی ڕۆشتە بۆ بەغدا بڵێن گفتوگۆی کردووە ساژ کراوە بۆەوەی کە لە بەرامبەر ئەوەدا بۆ لایەنە شیعەکان ینی ڕازی بن بەوەی کە نەرمی بنوێنن بڵێن هەڵبژاردن لای خۆتانە دیاریکردنی وادەیەکی تر بێبەرامبەرە ئەگەر ڕازی بوونێکیش هەبێت یاخود لەسەر ئەساسی سازشە کۆی ئەوەی لە هەرێمی کوردستان بووە لە ڕابردوو تا ئەمڕۆ هەمووی سازش بووە ڕۆژگارێک بوو هەرێمی کوردستان شەڕی لەگەڵ بەغدا و ململانەکانی بەغدای ململانە بوو لەسەر خاک لەسەر ناوچە جێناکۆکەکان و لەسەرەوەی کە پێی دەوتران مادەی بڵێن 140 لەو قۆناغا قسە لەسەر خاک و ناوچە جێناکۆکەکان هەر نەما قۆناغێکی کە بوو قسە لەسەر ینی دەسەڵاتە سیادیەکانی هەرێمی کوردستان بێستا هاتووینە سەر موچە موچەش هاتووینە سەر موچە و ئێستا هەرێمی کوردستان لە جیاتیەوەی شەڕی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان کە شەڕی هەژماری منەکە کە چۆن مستەفید بێ لەو و چۆن ینی ڕێگر بێ لەوەی کە موچەخۆرانی هەرێمی کوردستان ینی ئەو قۆناغە تێنەپەڕێنەوە لەو دۆخە سەختەدا بمێنەوە کە لە 2013 قۆناغ بە قۆناغ موچەخۆرانی هەرێمی کوردستان و فەرمانبەرانی بە بەراورد لەگەڵ حکوومەتی عێراقیدا بوون باشە بەزەوەی کە ئێوە کولانێکی سیاسی وەکو کۆمەڵی دادگەری بۆ چونتان یاخۆت هیچ هەڵوێستێکتان دەبێت ئەگەر ئەم پرۆسێ دوا بکرێ چی دەکەن بۆ قۆناغی داهاتوو ئێمە لە هەموو قۆناغەکانی ڕابردووش هەموو قۆناغەکانی ڕابردوو بە بەردەوامی پێداگیریمان لەسەرەوە کرد کە هەڵبژاردن لە وادەی خۆیدا بکرێت ئەگەر بەزەریشمان تەواو بێت و ئێمە لە پەرلەمانی کوردستانیش فراکسیۆنەکانمانی لە خولەکانی پێشوش لەگەڵەوە بووین کە ڕۆژی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بە یاسا دیاری بکرێت ڕۆژی هەڵبژاردن دیاری بکرێەوە 4 ساڵ جارێک لە وادەی خۆی هەڵبژاردن کردوانەکە بێ گوێدانەوەی ئێمە زەرەرەکەین یا قازانجەکەین بۆی ئەم پرۆسێ بچێتە سەر ڕێڕەوی تەندروستی خۆی ئەم جارە شێمە لە هەموو ئەو کاتانەش ئەو کاتانەی کە مەرسوم دەرکراوە لە سەرۆکایەتی هەرێمەمە لەگەڵەوە بووین کە وادەی هەڵبژاردن دیاری بکرێ و بە زووی هەڵبژاردن بکرێ بە ئەخیریشیانەوە کە ئەخیر مەرسومی لەسەر دەرچووە و هیچ کاتێکیش لەگەڵ دواخستنی نین لەگەڵ تەجیلی نین و ناچینە ناو هیچ ئیتفاقێکی سیاسیەوە کە هەڵبژاردن دوا بخات
بەوازحی ئێمە هەڵوێستمان لەگەڵ ئەوەیە کە ئێستاش لەگەڵ ئەوەین ئەو وادەی کە ڕاگەیەندراوە کە ڕێو شوێنەکانی دەست پێ کردو هەڵبژاردن لە وادەی خۆی بکرێت وەک مەبدەئێک کۆمەڵ هەمیشە قەراری سیاسی کۆمەڵ بەردەوام ینی خولەیەک لە دوایۆکەکان ئەوە بۆ کە هەڵبژاردن لە وادەی خۆی بکرێت و دوانەکەوێت و هیچ کاتێکیش لە پەرلەمانی کوردستان فراکسیۆنەکانی ئێمە بەشێک نەبوون لە درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان و دەنجیان نەداوە بەوەی کە تەمەنی پەرلەمانی کوردستان درێژ بکرێتەوە پێمان وا بۆ هەموو کاتێک لە وادەی خۆی هەڵبژاردن بکرێەوە خەڵک بۆ 4 ساڵ متمانەی بەو پەرلەمانە داوە بە نوێنەرەکانی و ئەو پەرلەمانش بۆ 4 ساڵ متمانەی بە حکوومەت داوە دوای ئەو 4 ساڵە حکوومەت شەرعیەتی نامێنێ و پەرلەمانی شەرعیەتی نامێنێ باش ئەگەر ڕاستە شەرعیەتی هەڵبژاردنە و ئەگەر ڕاستە متمانە لە سندوقەکانی دەنگدان و خەڵک وەرەگرن ئێستا ئەو دامەزراوانە بەپێی ئەو یاسایانەی خۆیان دامەزراوەی نایاساین ئێستا ئێوە بەشداری هیچ کۆبوونەوەی ناکەن بۆ دواخستنی هەڵبژاردن بەشداری هیچ ڕێکەوتنێکیش ناکەن ئێمە بەشێک نابین لە هیچ ئیتفاقێکی سیاسی بۆ دواخستنی هەڵبژاردن بەشێک نابین لە هیچ لەگەڵەوەین هەڵبژاردن لە وادەی خۆی بکرێت و هەڵوێستی ئێمە وازەحە لە یەکەم ڕۆژ هەتا کۆتایی بەردەوام و تومانە ئێمە لەگەڵەوەین هەڵبژاردن لە وادەی خۆی بکرێ و دوانەخرێت وەمە ئێستا دواخراوە چەند جارێک دواخراوە باش ئەی چی دەکەن معلوم نییە معلوم نییە کە ینی ئایا عرقەلەکانی داهاتوو گرفتەکانی بەردەم هەڵبژاردن لە داهاتوودا چی دەبن وایە فعلەن هەرێمی کوردستان ئەتوانێت جارێکی کەوادەیەک بۆ هەڵبژاردن دابنێت و لەبەرەوە ینی هەرێمەکەوێتە دووریانێکەوە ئەکەوێتە بەردەم دۆخێکی مەترسیدارەوە باشە بەس خەڵک چاوەڕێ هەڵوێست لەلایەنەکانی دەکات ئێوە هیچ ڕێکارێک دەگرنە بەر بۆ قۆناغی داهاتوو ئێمە وەکو هێزێکی سیاسی ئەوەی کە ینی هەڵوێستی سیاسی بێ وەکو هێزێکی سیاسی هەڵوێستی خۆوان بە وازحی ئەڵین و ڕایگەێنین و ڕێگا ئەگرینە بەر کاک حەکیمە بێ بزانین لە هەرێمی کوردستان ئەوەی کە ڕێی پێ لە ئینتیخابات دەگیرێ نەیاسایە نەدامەزراوی شەریعی نهات ئەوەیە کە ئەم هەرێمە خاوەنی دوو زۆنە دوو ئیدارەی غێرمعلەن بە وازحی هەیە لە هەرێمی کوردستان و کە خاوەنی جوگرافیان خاوەنی هێزن خاوەنی بڵین حکومڕانیەکەش دابش بۆ لە هەرێمی کوردستان ئەو دوو هێزە ڕێگرن لەوەی هەڵبژاردن بکرێ لەوادە وشتەکە پەیوەست نییە بە یاسا و بە هەڵوێست چاوەڕێی جوڵی سیاسی لێوە دەکا بۆ نمونە لایەنەکانی دەسەڵات دەڕۆن بۆ بەغدا لەگەڵ وێن نازم لە وڵاتانی دراوسی سەرسەرەوەی هێزەکانی دەرەوەی دەسەڵاتیش هێزەکانی دەرەوەی دەسەڵات یاخودی سامانگێکی لەم قۆناغی هێزەکانی دەرەوەی دەسەڵات ئێمە ئەگەریەکێکیانین ئێمە لە هەموو قۆناغەکان بەشێک بووین لەو هێزانەی کە هەرچی کەناڵی فشار هەبوو گرتومانەتە بەر و فشارمان پێکرۆ کە انتخابات لە وادەی خۆی بکرێت بە تەکید لە داهاتووش لە هەروە فشارتان دەبێت لە داهاتوودا ئەوەی کە پێتان بکرێ وەکو کەناڵی فشار یەکەم هەنگاوە کە دەستی پێکردەوە فراکسیۆنی ئێمە لەگەڵ سێ فراکسیۆنیکەی پەرلەمانی لە بەغدا و هەڵوێستی ڕوونی خۆیان ڕاگەیاند کە نابێ هەڵبژاردننی هەرێمی کوردستان دوا بخرێ لە وادەی خۆی ئەوە یەکێکە لە کەناڵەکانی ئێمە و ڕێگاکانی کەش ئەو کەناڵ ئەوەی کە ڕێگایەک بێت ئەو ڕێگانەی کە ڕێگای کەناڵی فشارن ئێمە لە بەردەممان کراون کە بەوازحی ئیشی لەسەر بکەین باش بەس دیارەکەی یانێ ئێمە یەکلا دەبێتەوە ئەو دواخستنە چووکە ئێستش لە دەی 5 چەند ڕۆژێکی تر بانگشی هەڵبژاردنە ئەو زانێرانەی کە لای ئێوە هەن کە ئەم پرسە بەلایەکدا دەکەوێت زۆرە کا حەکیم خۆ وازەحە ئەو هەموو جوڵە سیاسیانەی ئەو ماوەیە هەموو بە ئامانجی دواخستنی هەڵبژاردنە و هەموو ینی گفتوگۆی ژوورە تاریکەکانە لە پێناوی ئەوەی کە چۆن ئەو انتخاباتە کە دوا دەخرێ مقابلی چی وەکو خۆت ئاماژت پێکرد و سازش لەسەر چی دەکرێت وازەحە ئەوەی ئەمڕۆژ نەزاندرێت بەیانی دەرەنجامەکانی دەرەکەوێت سازش بۆ لایەنە شایەکان و باسی وڵاتانی دراوسێش دەکرێت ئەوە شەیە ئێمە ئەوی لە ئێمە مهم لە ئێمە معلومە یعنی خۆ لە عێراق ینی تەدەخلی وڵاتانی ئیقلیمی وازەحە و ناشاردرێتەوە لە عێراق ینی وازەحە تەدەخلاتی ئیقلیمی هەیە و بەنسبەت عێراقیشەوە ینی ئەوەی کە لە بینی هەرێم و عێراقەیە بەرەنجامی ئەو تەفەڕودەیە کە لایەنێکی سیاسی بە تەنها مامەڵە لەگەڵ بەغداکە ئەم قسەی ئێمە قسەی ئەمڕۆ نییە بگەڕێەوە بۆ ئەدەبیاتی کۆمەڵ لە 10 ساڵ پێش ئێستا لە زیاتر لە 10 ساڵ پێش ئێستاش ئێمە وتومانە پێویستە مامەڵەی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا مامەڵەیەک بێ لە چوارچێوەی دامەزراوەیەکی شەرعی یاسایی کە تەمسیلی هەموو هەرێمی کوردستان و هێزە سیاسیەکانی بکە نەک هێزێکی سیاسی بە تەنها
وەنەک مؤسسات و دامەزراوەکانی حکوومەتیش بەکاربێنی لە بەرژەوەندی هێزێکی سیاسی دیاریکرا. باش بەس ئێستا هیچ پاسایەک نییە بۆ هەڵبژاردن چونکە ئێستا بەتایبەتی پارتی دەڵێم هەڵبژاردنە دیزاین کراوە پێشوەختەیە ئێوە بۆ چونتان چییە؟ کۆی هەڵبژاردنەکانی ڕابردووی هەرێمی کوردستان هەڵبژاردننی دیزاین کراوە بوون لەلایەن پارتیۆکیتیەوە هەمووی دیزاین کراوە و بەردەوام ئەوانیانی خۆ هیچ هەڵبژاردنێکی پاک و بێگرد و نەزیه لە هەرێمی کوردستان نەکراوە. بیان ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ ڕابردوو هەمووی لەوادەی خۆی دایمە بەڵگەمان خستۆتە ڕوو لە تۆماری دەنگدەرانیان لە ئەوەی کە مردوو دەنجی داوە ئەوەی کە ینی تەزویر و ڕێژەیەکی زۆری ساختەکاری کراوە ئەوانن خۆناغ بە قۆناغ ساختەکاریان کردووە و هێزەکانی دەرەوەی پارتی و یەکێتی بوون هەمیشە قوربانی سندوقەکانی دەنگدان بوون کە ینی نەیان هێشت و هەڵبژاردنێکی پاک و بێگرد و نەزیه بکرێت. لەبەرەوە ئێستا ینی قسە لەسەر ئەوەی کە هەڵبژاردن بەعکسەوە ڕەنگە وردە ئەمە هۆکارێک بێت کە ئەم هەڵبژاردنە پێچێ سەرەتای بێ کە هەڵبژاردنێکی نسبەتێک لە چاو هەڵبژاردنەکانی ڕابردوو پاک و بێگرد بێ و تۆمارەکانی دەنگدەران پاکرا بێتەوە و بە هاوڵاتی بە کارتی نیشتیمانی بە بیتاقەی وەتەنی دەنگەدا و ڕێنادرێت کە هاوڵاتی دەرەوەی هەرێمی کوردستان وەکو ئەوترێ بەشداری بکە لەبەرەوە ئەوە بەعکسەوە یعنی ڕەنگە ئەمە دەستپێچێکی پاکردنەوەی تۆماری دەنگدەران و هەڵبژاردنێکی پاک و بێگەر بێ لە هەرێمی کوردستان کە ئەویسترێ ڕێی لێ بژیرێ و جێڕانەوەی شتە بۆ معایری خۆی ینی دەمێک ئێمە گوتومانە مەسن پێویستە کاکە لانی کەم ئەم هەڵبژاردنەی لە هەرێمی کوردستانەکرێ دوورکەوێتەوە لە ساختەکاری تۆمارەکان تۆماری پاک بن و لانی کەم خۆتە زانی قسە لەسەر پێکاتەکان بۆ کە پێکاتەکان تەمسیلی ڕاستەقینی خۆیان بکەن و تەمسیلی هێزێکی سیاسی دیاری کراونەکەن. باشە بەس ئەگەر بڕیارەکەی دادگای فیدراڵی چاوەڕوانکراوی جگۆڕانکارێکی بەسەردابێ ئەوەی کە پێکاتەکان یانزە کورسەکەی هەڵۆشاندۆتەوە کوردستانی کردوتە چوار بازنەی هەڵبژاردن تۆماری دەنگدەرانی عێراق کۆمیسیۆنی عێراق دیارە یاخود ئەگەر ئەمە بکرێ چی ڕوودەدا ئەوەستی لایەنەکانی تر بڵێن بەپێی ئەگەر سەیری پێشینەی قەرارەکانی محکەمەی ئیتیحادی بکەین هیچ بڕیارێکی محکەمەی ئیتیحادی پێداچوونەوەی بۆ نەکراوەتەوە و جارێکی کە قسەی لەسەر کرابێتەوە هەڵۆشاندرابێتەوە لەبەرەوە لەو ڕۆ پێم وایە یعنی ئەوە هەم قورسە ببێ و پێشینەشی نیە لە عێراقدا بڕیارەکانی محکەمەی ئیتیحادی خۆتە زانی کە تەمیز ناکرێنەوە و هەڵناوە شێندرێنەوە پێداچوونەوەشیان بۆ ناکرێت. ئەگەر شتێکی وا ڕوودا ینی کورسی پێکاتەکان بکرێتەوە کاتە لایەنەکانی دەروی دەسەڵات ڕازی دەبن ئێو کات هەرچەندە خۆ وەرەزەڵە برەکانی دادگا لایەنەکانی دەرەوەی دەسەڵات دژی پێکاتەکانی لە هەرێمی کوردستان ئەوەیە کە پێکاتەکان تەمسیلی خۆیان بکەن تەمسیلی خۆیان بکەن وێنەرایەتی خۆیان ئەوە بەشێک بن لە ینی کۆی گشتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئەوانیش بە پێی ڕێژە و وجودی خۆیان وێنەریان بێ لە پەرلەمانی کوردستان. تێبینیوە لەسەرەوەی کە خراپ بەکارهێنراوە نەم کورسیانە تێبینە کە لەسەرەوەیە بەردەوامەوە بووە هێمە ینی کۆمەڵ خۆتە زانی ینی یەکێ لە پەرلەمانتارەکانی کۆمەڵ قوربانی ئەوە بوو کە پارێزبەندی لێ وەرگیرایە و پارێزبەندیەکە زۆرینەکە بەچی دروست بوو بە کۆتاکان دروست بوو یا بە کورسی پێکاتەکان دروست باشە بەس دەبینی کۆمیسیۆنی کوردستان ئێستا بڵێن نەماوە ئێستا کۆمیسیۆنی عێراق لە قۆناغیدا و شەر دەبێ و کۆمیسیۆنە سەرپەرشتیم انتخاباتەکە خۆ پەرلەمانی کوردستان تا کارا بکرێتەوە تاکید ئێوە واتەن پێ باش عێراق کۆمیسیۆنی عێراق خۆت و کۆمیسیۆنی کوردستان ئێستا بەڕسمی شەرعیەتی نەماوە پەرلەمانیە لە هەرێمی کوردستان کە کۆمیسیۆن هەم یا مەسەلەن متمانەی پێ بداتەوە ئەوەی کە هەیە کۆمیسیۆنی بەغدایە و پەرلەمانی عێراق توانێت کە ئەو کۆمیسیۆنش کەوا دەی تەواو بێ ئەوە ئەکەوێتەوە بەردەمەوەی ئایا پەرلەمانی عێراق تەمەنی کۆمیسیۆنەکە درێژە کاتەوە متمانەی پێداتەوە یا خەڵکێکی کە ڕاستپێرێکە کۆمیسیۆن سەر لە نوێی عادەی تەشکیلەیە کاتەوە. باش بەس ئەگەر دوا بخرێ نزیکترین کات دیارەکەی دەکرێت هیچ باسی مانگی دەکرێت و فەرمیە یاخود دەکەوێتە ساڵی داهات و هیچ دیارە لەم ڕۆک و لای ئێمە هیچ معلوم نییە ئێمە ینی پێداگرین لەسەر ئەوەی کە دوانەکەوێ و لەوادەی خۆی بکرێت. باش ئەگەر دواکەوت لە مانگی دە پێتان وایە بکرێ یاخود ئەو وەکو بەڕێزوتت کۆمیسیۆنی عێراق تەمەنی دواخستنی هەڵبژاردن ئەو عەرقەلانەی ئێستا لە بەردەمی هەڵبژاردن بۆ هەر لایەنێکی سیاسی لە مانگی نۆ لە مانگی دە هەمان عەرقەلە و بربەس بەردەوامن
بەبەرەوە ئەوە جگەلەوەی کە هیچ مبەڕیرێک نییە بۆ دواخستنی هیچ مبەڕیرێک نییە ینی چێ وادەی هەڵبژاردننی دیاری کرد باش بەس ئەگەر ڕێکەوتنێکی سیاسی نەکرێ دوورە جارێکی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ببینین و یاخود دەبێت چۆن ئەمە یەکلا بکرێتەوە ئەم پرسە هەر لایەک بەدڵی نەبێت و ڕێگەنەدا بڵێن جارێکی ئەو واقعە تاڵەیە کە لە هەرێمی کوردستان دروست کرا ئەو واقعە تاڵەیە کە لە هەرێمی کوردستان هەردوو هێزی دەستەڵاتدار و حکومڕان دروستیان کرد ئەو بەرەنجامە تاڵەیە کە بەرەنجامی ئەو احتیکارە سیاسی و سەربازی و دارایی کە لە دۆخی حکومڕانی لە هەرێمی کوردستان دروستیان کرد ئەو حکوومەتە حزبیەک لە دوای یەکانەی کە هیچ دەرفەتێکیان نەهێشتەوە و هەرێمی کوردستانیان گەیان بۆ ڕۆژگارێکی ئێستا تێککەوتووە باش لێکەوتەکەی چی دەبێت ئێستا کە هاوڵاتیەک هیچی ناوێ ینی بەسە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و دەستەڵاتە سیاسیەکەی فەرمانبەرێک لە هەرێمی کوردستان متمانەی بە حکوومەتەکەی نەبێت کە ژمارەی بانقی بۆ بکاتەوە ئەوەی کە ناویان ناوە هەژماری من وە متمانەی بە حکوومەتی ناوەندی بێ کە ژمارەی بانقی بۆ بکاتەوە و دڵنیابێ لەوێ موچەکەی نافەوتێ بەڵام دڵنیابێ لێرە حکوومەتەکەی موچەی پێنادات و لەو دۆخەدای هێڵێتەوە کە لە چەند ساڵی ڕابردوودا فەرمانبەریان پێسزاداوە ئەوە بەسە کە حکوومەتی بەرەنجامی ئەو واقعە حکومڕانیە ینی ناتەندروست و سەقەتەی کە حکومڕانیان کرد و گەشتن بەو دەرەنجامە باشە بەس ئەگەر بۆ نمونە هەڵبژاردن نەکرێت چی ڕوودا ئەگەر پەرلەمان نەبێ خەڵک ڕەنگە بڵێن سوودی چیەگەر هەڵبژاردن بکرێ جگە لە گێرانەوە شەرە دەتوانێت ڕۆڵ ببینێ ئەم جارە ئەگەر بەو پێ ئەو بڕیارەکانی ئەگەر هەڵبژاردن لە وادەی خۆی کرابە محکمەی اتحادی تەدەخولی یاسای هەڵبژاردننی هەرێمی کوردستانیە کرد لە وجودی پەرلەمانێکی شەرعی یاسایی خێر پەرلەمانی کوردستان ئەو کات مافی ئەوەی هەبوو مراجعە یاسای هەڵبژاردن بکاتەوە مافی ئەوەی هەبوو بازنەکانی هەڵبژاردن دیاری بکەوە مافی ئەوەی هەبوو ژمارەی کورسیەکانی هەڵبژاردن دیاری بکە ئەوە بەرەنجامی نەبوونی ئەو مؤسساتانەی ئەو واقعە تاڵی دروست کردو وازەحە باشە بەس لە قۆناغی داهاتوو دەکرێت بڵێن دۆخی گرشتر بێ هەرچەندە ئێستا دوو ئیدارەیە بەڵام زیاتر تۆ بکرێتەوە یاخود ئەم حکوومەتەکە تاکەی هەر کاربارەی کرد بێ کە بەرەزوتە شرایەتی نەماوە بڵێن کابینەی نوێیە ئێوە نی خۆیان کاربڕێ کرد بێ ئەوانە ناڵن هەڵبژاردن بکرێ ئەوانن درێژە بەوادن کەم حکوومەتە کاربڕێ کرد بێ و دۆخە بەو شێوەیە بەردەوام بێت لە کاتێکدا زەرمەندی یەکەم خۆیانن و زەرمەندی یەکەم قوارە سیاسیەکەیە ئەو قوارە سیاسیە کە قوارەی هەرێمی کوردستانە کە متمانەی ناوخۆیی متمانەی ئیقلیمی و متمانەی نێودەوڵەتی نامێنێ و قەدر و بەهای نامێنێ لە لای هاوڵاتیەکانی نە لە نەوەندە سیاسی و هەرێمی و نێودەوڵەتیەکان باشە بەس بەلای ئێستا جگەرەوەی کە پەرلەمان بە شارەتی نەماوە حکوومەتیش ماوەکەی بەسەرچوو بۆ سەرۆکایەت هەرێمیش ڕاستە کە ماوەکەیان بەسەرچوو هەمویان ئێستا دامەزراوەمان نەماوە هیچی ساغ لە کوردستان وازەحە خوددا مزراوی هەموو ئەو دامەزراوانەی کە ناوتێنان بۆ 4 ساڵ متمانیان وەرنەگرتووە پەرلەمان متمانەی پێ نەداون کە پەرلەمانەکە خۆی شەرعیەتی نەماوە هەڵۆشاوتەوە باش بینە سەر پرسی موچە بڕیارەکەی دادگای فیدراڵی زیاتر لە 2 مانگە دەرچووە ئێوە بۆ چونتان چی کە تاکو ئێستش بڵێن دەسەڵاتدارانی هەرێم نەچوونەتە پێشەوە بە فەرمی عێراق داوای کرد بوو کە زاناری موچەخۆران بنێردرێ بۆی کە پرۆسی بە بانکیکردن بۆ موچەخۆران بکرێت لە بانکە حکومیەکان ئێمە زیاد لە جارێک باشە هەڵوێستی خۆمانمان ڕاگەیاندووە لەگەڵ ئەوەی لە بەرژەوەندی موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستانە ئەوە بکرێت و پرسی موچە جیا بکرێتەوە لە ملوانە سیاسیەکانی نێوان هەرێم و بەغدا فەرمانبەرانی هەرێمی کوردستان گەورە تا بچووک یعنی وەکو ئەڵێ لەسەر هەموو ئاستەکانی وەکو هەموو فەرمانبەرانی عێراق وەکو ناوەڕاست وەکو باشوور مافی خۆیانە موچە لە وادی خۆی وەربگرن و ئێمە لەگەڵەوەی ئێستا بەپێی سیستەمەکەش فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە زۆر شت مەحرومن لە زۆر خزمەتگوزاری مەحرومن کە فەرمانبەر و موچەخۆرانی ناوەڕاست و باشووری عێراق لی سوودمەندن لە هەرێمی کوردستان فەرمانبەران سوودمەند نین لە زۆرێک لەو خزمەتگوزاریانەی کە هەیە ئێمە لەگەڵەوە بۆین بەڕوونی وتمانەکە ئەمە ئەو دوور خرێتەوە لەو ململانە سیاسیە ستەمێکی گەورە بووە کە لە دوای 2013 بە پاشەکەوت دەستی پێ کرد و تا ئێستا بەردەوامە
تا ئێستا بەردەوامە تا ئەم ساڵی ڕۆشتیش بەردەوامە کە سێ موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی تێدا نەدراوە ئێمە پێمانەوە قۆناغە کۆتایی پێبێ بۆیە ئێمە پشتیوانی بڕیاری محکەمەی ئیتیحادیمان کرد و لەگەڵەوە بووین کە ژمارەی بانقی دروست بکرێ وەکو عێراق و باقی پارێزگاکانی عێراق و فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش ئەو دۆخەی چاوەڕوانی موچە و ئەو بێموچەیە کە لە هەرێمی کوردستان هەیە کۆتایی پێبێت و ئێمە پێمان وایە حکوومەتی هەرێمی کوردستان ڕازگۆ نەبوو لەو دروشمانەی خۆی و ڕازگۆ نەبوو لەو بانگەشانەی کە ئەیکرد کەوتەوە عێراقە موچە نادا ئەوە عێراقە پارە نانێری هەر کاتێ پارەیان نارد ئێمە دابەشەکەین ئەوە ئێستا عێراق محکەمەی ئیتیحادی حکوومەتی عێراقی ناچار کردووە ژمارە حسابی بۆ فەرمانبەرانی هەرێم کاتۆ دەی فەرمونەوەنیش با کار ئاسانی بکەن و لەوە زیاتر دۆخی موچەخۆرانی هەرێمی کوردستان لەو واقعەدا نەمێنێتەوە کە تێیدا باشە بەس ئێستا موچەخۆران بەشێکی زۆرە نانە و لە ڕێی هەژماری منەوە بێت ئێوە بڵێن هەڵوێستان چییە دەتانەوێت وەکو حزمە بەسم بڕیارەکە وەکو خۆی جێبەجێ بکرێت کە بانکە حکومیەکانە کە ئەوانەی کە شارەزای بانکین دەڵێن زەمانەتی زیاترە و موچە نافۆتێ و ئێوە بۆ چونتان چیە لەسەرەوە بۆ چوونی موتمانێمە لەو ڕۆ لەگەڵەوە بووین بڕیاری محکەمەی ئیتیحادی وەک خۆی جێبەجێ بکرێت وەک خۆی جێبەجێ بکەیت باشە بەس هۆکاری ڕێگریەکە پەیوەندی بە چیەوە ئەوەیە کە پێیان وایە دەسەڵاتەکانی هەرێم کەم بکرێتەوە یاخود پەیوەندی بە بندیوار و گەندەڵی و یاخود موچەش وەکو کارتێکی سیاسی بەکار پەیوەندی بە چیەوە کە تاکو ئێستا ڕێگری دەکەن وەڵا ڕەنگە پەیوەندی بە هەموو ئەوانەوە هەبێت کە باست کرد ڕەنگە بەشێکی پەیوەندی بە لستی موچەخۆرانی هەرێمی کوردستان و ئەوانەوە بێ ڕەنگە بەشێکی پەیوەندی بەوە بێ کە ئەیانەوە بەردەوام موچە و کارتێکی فشار لە بەردەستی خۆیان بمێنێتەوە ڕەنگە بەشێکیشی پەیوەندی بەوە بێ کە ینی بیانەوێ هەرخۆیان تەحەکوم بەسەر دۆخی موچەخۆرانی هەرێمی کوردستاندا بکەن و ئەو سزایە بەردەوام بێ کە بەردەوام موچەخۆری لە هەرێمی کوردستان پێ سزا دراوە بەردەوام ئێستا فەرمانبەر لە هەرێمی کوردستان هەموو ڕۆژە چاوەڕوانی موچەیە ینی کە لیستی موچە بڵاوکرێتەوە لە چەند ڕۆژدا وادەی دابشکردنی موچە تەواو بێت باش پێت وایە پێیان ناخۆشە کە عێراق پارە بنێرێ و موچە دابەشکرێ بە زووی وەکو دەسەڵاتدا ڕێگرن خۆ وازەحە ینی ڕێگرن هاوکار نین بە هەرچی شتێکە وازەحەکەوان هاوکار نین باشە بەزەوەی پێش ئەو بڕیارانەی محکەمەی ئیتیحادی ینی قۆناغەکانی ڕابردوو خۆمە لە بیرمانیانی و گفتوگویانە لە نێوان حکوومەتی ناوەندی حکوومەتی عێراق بەردەوام و کەوان داهاتی ناوخۆ تەسلیم بکەن و لە بەرامبەردا ینی بە شەفافی بێن گرفتی موچە چارەسەرکەن نەویستراوە چارەسەرکرێ لەو قۆناغە ئێمە وتومانە هەردوو لە هۆکارن ئەو قۆناغەمە لە بیرمە هەمیشە هەڵوێستی ئێمەوە بوو کە حکوومەتی هەرێمیش لەو ڕۆوە هۆکاری ئەو بارگرژیانەیە و حکوومەتی ناوەندیش بەڵام کاتێ محکەمەی ئیتیحادی دێ و حکوومەتی عێراقی ناچارەکە ئێستا وازەحە حکوومەتی عێراقی چاری نەماوە بێ پابند بێ لە حکوومەتی هەرێمی کوردستانیش با ڕێگر نەبێ لەو ڕۆوە عێراق پابندەکانی خۆی جێبەجێ کردووە بۆ بڕیارەکەی دادگا ینی خۆ ماوە لە بەرەوەی باوان ڕێ بدەن کە ئەو پرۆسی تەوتین جێبەجێ بکرێ ئەو کات دەرەکەوێت ئایا فعلا حکوومەتی عێراقی عەرقەلە دروستەکە پابند دەبێت باش لەسەر نەوت و ئەوەش کێشە بوو تاکو ئێستا بڵین هیچ ڕێکەوتنێک نەکراوەتەوە لەسەر داهاتی ناوخۆ نابێم کێشانەش بە زووی چارەسەر بکردنەوەی کە پێوەستە بەنەوت کە ئێستا بڵین بازەکەیە کە بە قاچاقنەوت دەفرۆشن بۆ داهاتەکەی ناگەڕێتەوە بۆ وەزارەتی دارایی و بۆ بڵین بۆ خزمەتی پڕۆژەوانش سەرف ناکرێتەوە خۆ نەوتە و کاتێک کە بە یاساییش ڕۆیشتووە باشە نەک ئەو یان کە بە قاچاق ڕۆشتووە هیچی لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان شەفاف نەبووە و کەس نەیزانێ و داهاتی نەوت چەندە و پەرلەمانی کوردستان لە ساڵی چەندەوە میزانیە نییە و بودجە نەچۆتە پەرلەمان و گفتوگۆشی نەکراوە لە پەرلەمانی کوردستان کە یەکێ لە کێشە یەکێ لە ئیشە ئەساسی و سەرەکیەکانی پەرلەمان گفتوگۆی میزانیە ئەی دەبێت لە کۆڵنەوە کابن نەوتەیەکی ئێستا بە قاچاق دەڕوە بەشێکی بۆ تورکیا دەڕوە بەشێکی بۆ ئێران کە سەباز لە بەرهەمێنانی زیاتر لە 300,000 بەرمیل نەوتی ڕۆژانە دەکرێت هیچ دامەزراوەیەک یاخود دەبێت باشە ئێستا لە بەرژەوەندی ئەوانە کە پەرلەمان نییە و کەس نییە بە دوواداچوون بکەوە دەنجێک نەماوە کە دەنجێکی یاسایی بێ ئەوەی کە هەیە دەنجی هێزە سیاسیەکانە کە ئەویش تەنها ناڕزایەتیە لەبەرەوە مؤسسەیەکی شەرعی و یاسایی نییە کە مافی بە دوواداچوونی هەبێ هەرچەندە لە دۆخی هەبوونیشی ئەوان عەرقەلەیان دروستە کرد بربەستیان دروستە کرد و نەیان هێشت بەڵام ئێستا بارودۆخەکە گۆڕاوە ئێستا ینی خۆتە زانی ئەوە ئەوەی کە
لە عێراق پرۆسەی نەوت وازە حەچی لێ هاتوو کەوتۆتە سەر مەسارێکی کەو لەبەرەوە ئەنی دۆخەکە لە هەرێمی کوردستان گۆڕانی ڕیشەی بەسەردا هاتووە گۆڕانی ڕیشەی زیاتریشی بەسەردادێت. باش پێتان باشە برێرەکەی دادگەی فدرالی بۆ باری نێوتیش جێبەجێ بکرێ پێداچوونەوە بە گرێوەستەکان بکرێ بڵێن دووبار لە ڕێی سۆمەوە ئەو نەوتە هەناردە بکرێ کە پێشتر بڕیارێکی دابوو لەبارەی نەوت پێش بڕیاری مەحکەمەی ئیتیحادی وەکو هێزێکی سیاسی لە پەرلەمانی کوردستان و فراکسیۆنەکانمان نەک ئەم خولەکانی پێشوش ئێمە لەگەڵەوە بووین کە ینی زارە و گرێبەستانە شەفاف بن ینی لەو ڕۆوە وەسائق و بەڵگەنامەی وەسائق و بەڵگەمان ماوە ینی فراکسیۆنەکانی ئێمە لەو ڕۆ ڕێیان چی بووە کە پرۆسەی نەوت شەفاف بێ و هەروەها گرێبەستەکان شەفاف بن و ناڕوونیەکی زۆر لە پرۆسی هەناردەکردنی نەوت تێ لەو قۆناغە بە تاکید کە ئێستا مەحکەمەی ئیتیحادی دێ بڕیارێکی وادا بەڵێ لەگەڵی نیوە پشگیریەکەین چونکە ئەوەیە کە ئێمە پێشتر ویستومانە باش ئەنی بڕیارەکانی تایبەت بەنەوت بە موچە بە باشی دەزانن کەندێک پیان وایە دژی هەرێمە با من مەبدەئت پێ بڵم کاک حەکیم قەزیەکە ینی پرۆسێک نییە بە سیاسی بکرێ ئێمە هەر بڕیارێک بە ئاراستی شەفافکردنی سەرچاوەکانی دارایی بێت بە ئاراستی جێڕانەوەی ماف بێ بۆ خاوەن ماف بە ئاراستی نێهێشتنی احتیکار و قۆڕخکاری بێ پشتیوانیەکەین وە لەگەڵی هین هەردووشی بە خزمەت دەزانێت هەر بڕیان ئێمە پێشتر لێرەش لەگەڵی بووینەنی کە بە ئاراستی شەفافکردنی سەرچاوەکانی داهات بێوەجە ئێمە ئێستا بۆڵین لەنی مەبدەئی ئێمە لەوەی کاڵین لە پرسی موچە پشتیوانی بڕیاری مەحکەمەی ئیتیحادیەکەین لەبەر پێمان وایە لە بەرژەوەندی موچە خۆرانی هەرێمی کوردستانە هیچ غەرەزێکی سیاسی نییە لای ئێمە لەو ڕوو ئێمە مادام ئەمە خواستی موچە خۆرانی هەرێمی کوردستان جێبەجێەوە کە پشتیوانیەکەی بە پێشمانوانیە لێدان بێ لە هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان لاوازکە باش چەند خولەکێکمان ماوە لەسەردا هەرێمی کوردستان هەرێمێکی دەستوریە بە پێی دەستور ینی بە پێی دەستور هەیە هەرێمی کوردستان بە نەعەدالەتی لاواز بوو هەرێمی کوردستان بە نەبوونی پەرلەمان لاوازە بێ هەرێمی کوردستان بەوە لاوازە بێ کاڵبژاردن لە وادەی خۆیدا ناکرێ هەرێمی کوردستان بەو ململانێ ناتەندروستانە لاواز بووە هەرێمی کوردستان بە احتیکار لاواز بووە هەرێمی کوردستان بە دروست نەکردنی دامەزراوە شەرعی و یاسایی و نیشتیمانیەکان لاواز بووە هەرێمی کوردستان ئەو شتانە لاوازیان کرد هەرێمی کوردستان بەوە لاواز نابێت کە بە چوار بڕیاری مەحکەمەی ئیتیحادی کە مافە گێڕێتەوە بۆ خاوەن ماف باش سەخولەکێک ماماوە دەمەوێت لەسەر پرسێکی جیاوازتریش لەم ڕۆژاندا یاسایەک دەرچوو لە پەرلەمانی عێراق یاسای بەرەنگاربوونەوەی بڵێن لەشفرۆشی و لادانی ڕەوشتی چۆن لەم یاسایان دەڕوان هەرچەند دەڵێن دەبێت لە کوردستان بەرکار بکەوێت وەگەر پەرلەمان هەبێ ئەم یاسایانە زۆر گرنگ کە خۆتان پشتگیریتان کردبوو لە پەرلەمان بۆ هەندێک لایانی کوردی بۆ نەوەکوونەوەی نوێش دەنگیان پێنەدا بوو هەم یاسانە بۆ کۆمەڵگەی ئێمە جا عێراق بێ کوردستان زۆر گرنگن ئێمە کۆمەڵگایەکی مسڵمانین و زۆرینەی هەر زۆری خەڵکی عێراق و هەرێمی کوردستان مسلمانە هەر شتێک پێچەوانەی بنەما ڕەوشتیەکان بێت نەک ئێمە وەکو کۆمەڵ ئەرچی هەموو هێزێکی سیاسی کە تەمسیلی مجتەماعەکات بەرگری لە بەها ڕەوشتی و ئەخلاقیەکانی ئەو کۆمەڵگایە بکە و ڕوبەڕووی هەر یاسایەک ببێتەوە کە بنەما و بەها ئەخلاقی و ڕەوشتیەکان پێشێلەکە ئەوە جگەلەوەی ئەو شتانەی کە بنص بدقي قرآن وفرمودي پیغمبر صلى الله عليه وسلم حراما و دبت ما روبرویان بوستینەوە جارێ ئێمە وەکو هێزێکی ئیسلامی لە عێراق بینیا لە کوردستان هێزێکی سیاسی ئیسلامین ئێمە لەو ڕووەوە لە ڕابردوودا و ئێستاش و لە داهاتوش هەر شتێک پێچەوانەی فرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێچەوانەی فەرمایشتەکانی خوای پەروەردگار و قورئانی پیرۆز بێت ئێمە واجبمانە ڕوبەڕووی بینەوە و تێیدا نابێ منەت بەسەر کەس لا بکەین ئەرکی سەرشانی خۆمانە لەسەر ئاستی تاک و کۆمەڵ کە ئەو وەزیفەیە ئەدا بکەین و پێویستیشە هەموو هێزە سیاسیەکان لەو ڕۆوە ئازابن ئەو قەناعەتەی هەیەە و ئەو مەبادیانەی هەیەە ڕایگشتی نەخەڵەتێنن ئازایانە لەسەر شاشەکان لەسەر کەناڵەکانی تەلەڤیزیۆنەکانی خۆیان بیڵێن و ئەو هێزانەوە خەڵکیش پێویستە و هێزانە بناسێتەوە بەشێک لە نوێنەرایەتی بۆ ئەوەیە تۆ چیەکەی بە نوێنەری خۆت و کام یاسایەت بۆ دەرەکە و چۆن بەرگریت لێکە و ڕوبەڕووی کام یاسا ئەوەستێتەوە کە پێچەوانەی خوڕەوشت و بەها بەرز و پیرۆزەکانی کۆمەلگاکەیە و پێچەوانەی ئەو ئاینەیە کە زۆرینەی هەرە زۆری خەڵکەکە لە سەرەتی
باشە بەس بڵێن وڵاتانی باڵۆزی یەکێتی ئەوروپا و ئەمریکاوانە فشاریان کردبوو لە پەرلەمانی عێراق بۆی ئەم یاسایە دژی هاوڕەگەزبازی دەرنەکەن ئەو هەڵوێستانە چۆن دەبینی لەکوێ ئەوە تەمانەوە شەمێنێت کام هێزی سیاسی خاوەنی ئیرادەی خۆیەتی و تەسلیم بە ئیرادەی هێزی ئیقلیمی و دەوڵەتیەکان نابێت و پێداگیری لەسەر ئەو قەناعەتانەکە قەناعەتی خۆیەتی ئەوە یەک دوو پەرلەمانی عێراق یا پەرلەمانی ئەوەی کێسە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕوویداوە و بەیانی ڕەنگە کە لێرەش لە پەرلەمانی کوردستانیش ئەو گفتوگویانە لە دوای هەڵبژاردنەکان بێتەوە پێش ئەوە وەزیفەی ئەو خەڵکە لە پەرلەمانە ناسرێتەوە چه خاوەنی ئیرادە و ڕێی خۆیەتی و تەسلیم بە ئیرادەی دەرەوە نابێت بۆ گۆڕینی شتێک یا دەرکردنی یاساک کە پێچەوانەی ینی دابوو نەریتەکانی کۆمەلگایە باش وەکو دو پرسیارمیەوە و پرسی هاوڕەگەزبازی و وەکو ڤایرۆسێک دەبینن بۆ لە ناوبردنی خێزان میلەت ڤایرۆسێکە کا حەکیم ینی وازەحە کە ئەمڕۆ یەکێک لەو شتانەی کە بەڕوونی لە کۆمەلگای ئێمە کاری لەسەرکرێ داڕوخاندنی ڕەوشتە بە بەرنامە ئیش لەسەرەوەکرێ کە ڕەوشت و بەها کۆمەڵایەتیەکان دابڕوخێندرێ ینی خۆ وازەحە لەبەرەوە ینی دەیان دەستگای میدیایی و دەیان ڕێکخرا و سنتەر و مەراکیزکاری لەسەرەکان و بازاری بۆ دروستەکان و بودجەی خەیاڵی بۆ تەرخانەکرێ و دەیان کەناڵی بۆ تەرخان کراوە لەو ڕۆ ینی وازە ئیشی لەسەرەکرێ و دیاریشە چێ بەرگری لە بەها بەرز و جوانەکانی کۆمەلگاکە چێ بەرگری لە دینی خەڵکو و مجتەمەع و کۆمەلگاکەوە چێش ئەو شتە ناڕەوشتیانە بڵاوکات کەناڵەکانی ئێوە هەر ئەوەیە کە لە پەرلەمان ڕوبەڕووی ئەو دیاردان دەبنەوە یاخود لە ئاسی تریش ئەوەیەکێ لە کەناڵەکانە کە من و تۆقسەی لەسەرەکەین ئێمە هێزێکی سیاسینە و میدیایی کە هەمانە بە وەزیفەی خۆی ئەزانێت کە بەرگری بکە لەو ڕۆ کردوویەتی هەموو کەناڵە میدیایەکانمان وەک هێزێکی سیاسی لە دەرەوەی پەرلەمان و هەموو ئەو ناوەندانەی کە هەمانەوەی مەکاری لەسەرەکەین بە نوێنەرەکانیشمان لە ئەنجومەنی نوێنەران و ئەگەر بەیانیش پەرلەمانی کوردستان بێمە و ئەرکێکی وەکو باسم کردیانی واجبێکی شەرعی خۆمانە کە ئەبێ لەو ڕۆ هەڵوێستمان بەو شێوەیە بێ کە خوای پەروەردگار و پێغەمبەر صلی الله عليه وسلم ویستوویەتی سپاس دەکەین بەرز مامۆستا بەرحەمەت مادومان کرد سپاسی ئامادەبوون دەکەین سپاس بۆ ئەوەی بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ